ئەو دەستگایانەی کە کاریان چاودێریە لاوازەکرێن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 4 سکاڵای تۆمار کردووە، هەرچەندە دەڵێ سکاڵاکان پەیوەست بوون بە ژیانی خەڵکەوە، بەڵام دادگا دوان لەو کەیسانەی بەبێ هیچ ئەنجامێک داخستووە. ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و بەنیگەرانی و باز لە داخستنی ئەم کەیسانە دەکات کە لە بەرژەوەندی چین و توێژەکان بووە. پاش تۆمارکردنی سکاڵا وەجیاکردنەوەی سکاڵاکان دادگای بەڕێز ڕێکارەکانی گرتە بەر بۆ نمونە لە سکاڵای یەکەم سەبارەت بە موچەی فەرمانبەران نوێنەری یاسایی ئەنجومەنی وەزیرانی بان کرد، نوێنەری وەزارەتی دارایی بان کرد، ئێمە شایدەکانمان پێشکەش کرد، بەڵام بەداخەوە بە دادگا لە ئەنجامدا بڕیاریدا بە داخستنی دۆسیەکە و ڕەتکردنەوەی سکاڵاکە. سکاڵای دووەمیان لەسەر تەواو نەکردنی ڕێگاوبانەکان دوای پێشکەشکردنی بەڵگە دوای وەرگرتنی وتەی شاهید دادگای بەڕێز نوێنەری ئەنجومەنی وەزیرانی بان کردووە و هەروەها نوێنەری وەزارەتی ئاوادانکردنەوەی بان کردووە. لە ئەنجامدا دادگای بەڕێز دادوەری بەڕێز سکاڵاکەی ڕەت کردەوە و دای کرد لەسەر ڕێگاوبانەکان لەبەر ئەمانە. یەکەم بەڵگەی پێویست نەبوو لەسەر هیچ تۆمەتبارێکی دیاریکراو تایبەت بە بابەتی گەندەڵی بە تایبەتی بە شێوەیەکی گشتی بەبوونی کەم تەرخەمی لەلایەن حکوومەتەوە. دووەم ئەم سکاڵایەت تایبەتمەندی دادگای دەستپاکی نییە لە سلێمانی. سێەم ئەرکی دەستگای ترە بە دوواداچوون بۆ ئەم کێشانە بکە وەکو پەرلەمان. چوارەم هیچ ڕێگەزێکی سزایی بەدی نەکرا لە سکاڵاکە. لە پاشەوەی کە کاعمەر سکاڵایەکی یاسایی تۆمار کرد لە دەرگای تایبەتمەند بۆ ئەو دۆسیانەی کە پەیوەندی بە قوتی هاوڵاتیان و ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە هەیە و ئێمەش بە داداچوونێکی تاوەتیمان کرد بۆ دۆسێکە و هەموو بەڵگە پێداویستەکان کە لەناو دۆسێکە دەبێ بخرایە بەدەم دادگای پێویست بە دۆسێکە خستمانە بەردەستی، بەڵام و هەمیشەش ڕۆژانە یان هەفتانە یانمە پێی پێداویستی و پێی پێویستی دۆسیەکە ئێمە بە داداچوونمان کردە بۆ دۆسیەکە دادوەر بەبێ ئاگادارکردنەوەی ئێمە بڕیاریدا بە داخستنی دۆسیەکە و مودەی یاسایی دۆسیەکەش بۆ ئەوەی کە دووبارەتانی لێ بدەین مودەکەی تەواو بوو. ئەمە بۆ خۆی لێدا دادوەرە بەڕێزەکە بە بیانووی ئەوەی کە پاساوی ئەوەی هێناوەتەوە کە ئەم دۆسیە پەیوەست نییە بە دادگایەوە. هەر یەکەم ڕۆژ کە کاتێک دۆسیەکە ئاراستەی دادوەرەکە دەکرێت دەبێت دادوەر لە یەکەم سکاڵادا ئاماژە بۆ بکات کە ئەم دۆسیە یان ئەم سکاڵایە پەیوەست نییە بە دادگای تایبەتمەندی ئەوە. لەلایەکی دیکەوە ئەم پەرلەمانتاری خولی پێشوو تەحەدای حکومەت دەکات لەسەر داهاتی ناوخۆ و دەڵێ ڕاز نییە دەوترێت داهات 320 میلیارد دینارە، بەڵکو زیاتر لە 500 میلیارە و ڕاستیەکان لە خەڵک دەشادرێتەوە. ئەگەریش حکومەت گومانی هەیە لە زانیاریەکانم با سکاڵام لەسەر تۆمار بکات. ئەم ژمارە فەرمیادا بە هاوڵاتیان لە ڕای گشتیەوە ئیعلانیەکە ئەڵێ ئێمە مانگانە 350 میلیارد دینار داهاتی ناوخۆمان هەیە. طبعاً ئەمە ڕاست نییە، بەدەیان بەڵگەی سەلمێنم ڕاست نییە. داهاتی ناوخۆ مانگانە 500 تا 600 میلیارد دینارە. ئەگەر ئەم قسەی من ئەم زانیارێنی من ناڕاستە با سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیری دارایی بچن سکاڵام لەسەر تۆمارکەن من لەوێ هەموو بەڵگەیەکە خەمە ڕوو کە ئەوان چەند سەرپێچی کارن دەرحەق بە یاساکان، دەرحەق بە دامەزراوەکان، دەرحەق بە خەڵکی کوردستان، دەرحەق بە داهاتی ناوخۆ. پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ هەوڵی ئەوەیان داوە ڕێگری بکەن لە گەندەڵی و لە هەر شوێنێکیش هەبوو بێت ئاشکرایان کردووە. چاویان لەسەر دینار بە دیناری ناوخۆ نەوت بوو و ئەگەر ئەوانی ڕاستیەکانیان شاد بێتەوە پەرلەمانتارانی کۆمەڵ بۆ ڕایگەشتی پەردەیان لەسەر داتا ڕاستەقینەکان هەڵماڵیوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.